سەرئاستی عالم ئەو جۆرە پرۆژانە زۆر زیاتری لەو مودەیە دێ بۆیە دەڵێم دەبێ بچێتە تێبی گەنج ئیشی لۆ بکرێ ئێستا ئەو گەڕەکانی کە کێشیان هەبەوە 24 کاتژمێر هەیتیان ئێستا بەبێ ترومپا بەسە دەکەی بەبێ مزەخە بەڵێ زۆر سوپاس طبعا هەروەکو دیتان ئەو پرۆژە باڵایە ئێمە پێی دەڵێن عیملاق یعنی ناتوانین پێشی بڵێن گەورە بەس عیملاق لەبەر ئەوەی دەتوانم بڵێم زیاتر لە 20 پرۆژە لە ناو یەک پاکێجە بۆیە بەشی یەکەمیان تەواو بوو نەک بەشی یەکەم قۆناغی یەکەمی تەواو بوو قۆناغی دووەمیش نهایەتی ئەو ساڵ تەواو دەبێ ئاو دەگاتە هەموو هەولێر لە ئێستادا 20 گەڕک بە تەواوی ئاوی لێوەردەگری و بیرەکانیان کوژاونەتەوە و 5 گەڕەکیش نیوەیان ئاوی لێوەردەگری واتە دەتوانم بڵێم 25 گەڕک ئێستا ئەوانەی کە کێشەیان هەبوو لە هەولێر و زۆنەی کە کێشەی ئاوی هەبوو ئاویان گەیشتێ و هیچ کێشەیان نەمایە ئەو جۆرە پرۆژانە مستەحیلە بە دەمانگ و 12 ڕۆژ ئاو بگەێنێتە شار مستەحیلە لەبەرەوەی پرۆژەیەکی باڵایە عیملاقە یعنی ئەگەر بێت تەماشای پرۆژەکەیکەی هەر لە ئینتێکی ئاوەرگری کە لە زێوە پێویستی بە سەدێکی غاتس هەیە واتە ژێر ئاو بۆی ئاو بگەێنێتەوەی پێویستی بە وشکردنەوەی شوێنەکەی هەبووە دروستکردنی ئەو منشەئە گەورە اینجا ئاو بگەێنێتە با بڵێن دێتە سەر پەمپەکان ئەو پەمپە زەبەلاحانە ئەو پەمپانە ئەگەر کەسێکی وەکو خالید خۆشناو نەبا کە خۆی چۆتە شەریکە ئەگەنا مستەحیلە بە ساڵێکیش ئینتاز بکرێ ئەو جۆرە پەمپانە بەڵام ئەمە بە هەمووی دەمانگ و 12 ڕۆژە ئەم پرۆژەیە هاتە ئینتاج لە ناو پرۆژەکە چەندین ئەحوازی تەرسیب هەیە چەندین ئەحوازی خاوێنکردنەوەی ئاوەکەیە چکە ئەو ئاوێکی ڕۆمەتریالە ینی ئاوێکی گونجاونیە بۆ خواردنەوە ئەمە دەبێت کارلێکی کیمیایی بە کلۆر و بە ئاش و بە هەموو ئەو پێداویستیانێک کە بەکاربێت بۆی اینجا دێتە بۆڕیەکان ئەو بۆڕی زەبەلاحانە ئەو بۆڕیانە شەمووی بە پێی ستاندەرد و هینان و داواکردنیان و اینجا لەحیمکردنی ئەو بۆڕیانە یعنی ئەوە کارێکی ئێعتیادی نییە بەڕاستی لەسەر ئاستی عالم ئەو جۆرە پرۆژانە زۆر زیاتری لەو مودەیە دێ بۆیە دەڵێم دەبێ بچێتە کتێبی گەنج ئیشی لۆ بکرێ لەبەر ئەوەی 5,000 کرێکار لەو شوێنە گچکەیە لەو کۆمەڵە پرۆژەیە بە 3 شەفت یعنی هەر شەفتی 8 سعات یعنی 24 سعات ئیشی لێکرایە تەنانەت ڕۆژانی جەژن بەس 8 سعاتی یەکەم تانیوەڕۆ ینی ڕێز بووە ئەو ئێستا ئەو گەڕەکانی کە کێشیان هەبەوە 24 کاتژمێر هەیتیان ئێستا بەبێ ترومپا بەسە دەکەی بەبێ مزەخە و لە گەڕەکەکانی تری هەولێریش بە هەمان شێوە دەبێت و ئاو یەکێکە لەوەی کەوا پێداویستە سەرەتایەکانی هاوڵاتی ئاو یەکێکە لە خۆشگوزەرانی هاوڵاتی یعنی ئەمە دیتیتمان لە زۆر حکومەتان بۆ ماوەی 10 ساڵ بیر لە پرۆژەکان دەکاتەوە ئەمە 30 ساڵ 35 ساڵ بیری لەو پرۆژەیە کردێتەوە لە هەولێر بەڕاستی ئەوە استراتیژی کارکردنە ئەمە پێمان دەڵێ ئێمە هاوڵاتی خۆمان خۆش دەوێ ئەمە وەکونگۆنین نەک پرۆژەکانی پرۆژەی نوێتان نییە بەڵکو پرۆژەکەونەکانتان هەموو لە کار کەوتووە بەسڕە لەسەر بەحرە لەسەر بەحرێکی نەوتە لەسەر بەحری خەلیجە ئەنجە تەماشە دەکەی بێ ئاون ئەمە بەڕاستی ئەوە سوء ئیدارەی ئەوانە و چاویان بەو هەرێمە هەڵنایەت لە گەڕەکە هەژانشینەکان دەست پێکرا دەتانم بڵێم کۆنتترۆلی شاری هەولێر هەموو کرایە ئێگەنا لە شوێنێک لە شوێنەکان لە خەتێک لە خەتەکان نەبێت لە دوو ئەوە ینی دەپەڕینەوە بۆ قەزایەکان و لۆ شەقڵاوە لۆ کۆیە لۆ ینی هەموو ئەو قەزایانەی دەور و پشتی هەولێرێ اونجا بەرەو سۆران و بەرەو حاجی ئۆمەران و مێرگە سۆریش دەچین دەبێت ئەم پرۆژەیە هەموو کوردستان بگرێتەوە ئەوەی جێی دڵخۆشیە هاوڵاتیان هاوکارن لەم پرۆژەیە سەرەتا سیقە نەبوو بەو پرۆژەیە بەس کە دیتیان کارەبا 24 کاتژمێرە و ئەو نرخەشی بۆی دانرایە ئەو نرخەنیە کە خەڵک باسی لێ دەکرد ئەگەر زیادیش بی هاوڵاتیەکە خۆی زۆر کارەبا بەکاردێنێ چکە بەڕاستی ئەم پرۆژێ ئامانج لەوە بوو هاوڵاتی بەشداری ئیدارەدانی کارەبا بکە لەگەڵ حکومەت یعنی پێشترێ وا بوو کارەبای حکومەت بەلاش بوو کابرا لە ماڵشنەوە 15 ڕۆژ سەفەری بکردبایە هەموو سپلیت و گیزەر و غەسالە و غەسالەی قاپان هەمووی لەسەر کارەبای ڕئیسی بوو کارەبای ڕئیسی داهاتەوە هەموو ئیشی دەکرد لە ماڵش نەبا دەیگوت با غورفەکە سارد بێ بەڵام لە ئێستادا هاوڵاتی بەشدارە
ئەو ژوورێک کە پێویستی بە کارەبانیە لە گلۆب لە مزەخە لە سپلیت هەمووی دەکوژێنتەوە گیزەرەکان بەو هاوینە زۆر خەڵک گیزەری هەبوو پێی دەکرد بەو گەرمایە ئێستا هەمووی دەکوژێتەوە واتە هاوڵاتی ڕاکێشرا بۆ ناو ئەو پرۆژەی ببێتە بەشدار لەگەر حکوومەت بۆ ئەوەی کارەبا بەڕێوە بێت. ئەو مامەلەی بەغدا زۆر نادات پەروەریە و ئەوان دەبینن ئەو پێشکەوتنەی بە هەرێمی کوردستان چۆن بە چ ئیتیجاهێک دەڕوە ئەم بەڕاستی ئەم خێرا گەشە سەندنەی هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان چێبڕچێ لەگەڵ بەغدا و لەگەڵ ئەو شارانەی دیناکە لەگەڵ پایتەختەکانی دەور و پشمان دەکا واتە هەولێر بەو پلان و بەرنامەیە بەو دەوڵەتداری کە کردومانە زۆر زۆر سەرکەوتو بووین کە ئەوانە ڕوئیان نییە ئەوانە تەنها ڕۆژڕابواردن دەکەن ئەوڕۆ دەژیر بۆ ئەوڕۆ پلانی داهاتویان نییە نانەوێ بەغدا ببینن دوای 10 ساڵی دی چۆن دەبێ ئەمە یعنی دەلالەت لەوەی دەکات کە ئەوانە وڵاتیان خۆش ناوێ ئەوانە بە ئەجندای دەرەکی کار دەکەن ئەمە هەمووی دەلالت لەوەیە ئەجینا بەسڕایەک لەسەر بەحرێکی گەورە بی یعنی گوناح نییە کە پرۆژەی تەحلیەی ئاو دروست نەکەن هەر لە لای خۆیان پرۆژەی تەحلیەی ئاو 1 ملیاری تێدەچێ 1 ملیار دۆلاری تێدەچێ ئاوی خاوێن لە بەحر وەربگرێ و تێرای هەموو خەڵکی بەسڕا بکە کە خەڵکێکی زۆر زۆر باشن بەڵام ئەوە ئیدارەدانی ئەوانە ئەوەش ئیدارەدانی ئێمەیە دەبینین کارەبای 24 ئاوی 24 وە بە خۆشگوزەرانی شەقام و ڕێگەوبان و هەموو ئەو پردانێک کە دەیبینین طبعا لێرە من دەمەوێ سوپاسی دەرەجەیەکی گروپ هێمن بکەم خالید خۆشناو چونکە بەڕاستی یعنی ئەو نەبووایە ئەو پرۆژەیە نەدەگاتە ئامانج چونکە ئەو خێرایی و ئەو دڵسۆزیی ئەو و لە هەموو پرۆژەکانی دڵسۆزە لە شەقامی 120 مەتری لە 150 و لەوە لە پرۆژەی تری هەیە لە داهاتوودا ئیعلانی بۆ دەکرێت دژایەتی ئەو بوژانەوە خۆشگوزەرانیە یعنی ئەوان دەڵێ دەستیان ناگاتە ئەو بوژانەوەی دەیانەوێت ئێمە ڕابگرن بگەینە ئاستی خۆیان یعنی خۆت پێشکەوە کاکە میزانیت لە ناتوانە ڕای بگرن مادام ئیرادەمان هەبێ مادام جەنابی سەرۆک بارزانیمان هەبێ مادام سەرۆک مەسرور بارزانیمان هەبێ مادام سەرۆک نێچیروانمان هەبێ باوەڕ هەبێ ئەو ئیرادەیە لێمان ناتوانن ڕامان بگرن بە هیچ شێوەیەک